زجی دایک و بابتان مەستن بکەنە خاتری ئەو خوایەوە چەند جارە داوا بکەین لە خەڵکی. هیوادارم هەر کەسێک دێتە سە ئەو زێ هەر سەهر زەیەکی هەر شوێنێک ئەو چاکەتەی لەبەرکاتن. گیانی مرۆڤ زۆر مهمتر لە پارەی. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لەسەر زێی گەورەینە دوای ئەوەی دوێنێ گەنجێکی 20 ساڵان بە ناوی عومەر تەلعەت لەسەر زێی گەورە خنکە تا ئێستا گەڕان بە دوای تەرمەکەی بەردەوامە. لە ئێستادا لەگەڵ وەرزی هاوین حاڵەتەکانی خنکان یەکزار زۆر بووە کەمێک پێش ئێستا لە سنووری ئاکرێش کەسێک خنکە لە ئێستادا گەڕان بە دوای چەندین تەرم لەسەر زێی گەورە بەردەوامە بوو نمونە لە شێلات زێ گەڕان بە دوای تەرمی ئاروانی تەمەەن 7 ساڵ لە ئێستاداوە گەڕان بە دوای تەرمی مامۆستا ئاوێستا لە ئێستاشدا لە کەڵک گەڕان بە دوای تەرمی عومەر تەلعەتی 20 ساڵان بەردەوامە کە ماوەی ساڵێکە ژیانی هاوسەر گیری پێگەیناوە دەستمە لای یەکێک لە کەس و کارەکەی کوو بوو ئەو ڕووداوە هەڵا ڕووداوە کوو بوو سەرەتا سەلام عەلەیکوم بەخێر بێن بەخێرهاتنان دەکەین هاتبوو لەگە مارێ و لە دەو زێ دانیشت بوون ئیتر چوە ناو ئاوەکەی و خۆی پێ نەگەڕاوە مەلەوان بخۆی نەخێر مەلەوانە جوانە بوو بەس یعنی لە شتێکی ئاسانی یعنی بەسکەکەتە جێکی قۆڵایی و ئیتلقم بوو هەرزوو غەواسی خەبات هاتن گەڕان بە دوای تەرمەکە وڵی ترە من هەتا لە تۆبزاوی هاتم جەماعەت هەم لێرە عازر بوون خوا خێریان بنووسی تەقسیریان نەکردەوە 2 ڕۆژە 3 ڕۆژە تقریبان لەو ڕۆژی لەخم بووە تاکوان تەقسیریان نەکردیەوە هیواداریشم ئەو خۆبەخشەکانی ژەوان یارمەتێکمان بدەن بە زووترین کات بگەنەکنەمە وەکو کاک عارفێک لەوان ئەو 2 ڕۆژە لەگەرمانە خوا خێری بنووسی خوا خێری هەموو لایەکی بنووسی هەرێ وەڵا داواکاری لەو خەڵکەی هەیەوانەی دەکەونە سەر زێی گەورە ئەو چەند ڕۆژە چاویان بکەنەوە چونکە عادەتەن تەرم دوای چەند ڕۆژێک دەکەوێتە سەر ئاو والله هیوادارم یارمەتمان بدەن ئاری بە قورئان ئەگەر باسەکی عومەرمان لۆ بکەیت ماوەیەکی کەمەوە ژیانی هاوسەرگیری پێگەینە ئەوە ماوەی سارەکە هاوسەری پێگەینە لەگەم نیشی دەکرد لە پڕنی پێکەوە بین برازامە ئابرازامە لەگەم پێکەوە ئیشمان دەکرد لە پڕنی ئارێ وەڵا هیچ منداڵێکی نەخێر منداڵی نییە دوای ناخۆشتان خوا خێرتان بنووسی ڕەحمەت بەردی کاک عارف یەکێکە لەو کەسانەی خۆبەخشە ئەگەر بێتە ئێرە کاک عارف تۆ شارەزایت هەیە ئەو تەرما دیتنەوەی ئاسانە زەحمەتان سەرەتا بەخێر بێن بۆ یەکوانە من وەکو خۆبەخش لە نەحیە کەلک ئێمە تیمێکین خۆبەخشین تقریبان 16 نەفەر لەگە 5 بەڵەمی لەگەڵ تیمی بەرگری شارستانی قەزای خەبات ئینشەڵا بەردەوامێنێت بە دوای جەنازەی هەتا ئەو کاتی دەیدۆزینەوە ئینشەڵا ئەوڕۆ هیچ بەڵام سوبین لۆ پشتی عەسرەکەی سەتان نۆهەتە بەڵام بۆ دووزبین ئینشەڵا سەتاسە دێتە سەر ئەو دەیدۆزینەوە تەسمیری کەسوکاری دەکەینەوە بە ئیزنی خوای گەورە لەگەڵ یانن تا دۆزینەوەی تەرماکە بەڵێ ئەمە لە خزمەت هەموو کەسی داینە هەموو کەسی وەکو یەک حساب دەکەمە تەنها بۆ خوای گەورە ئەو کارە دەکەین هیچ مەسلحەتێکمان لەگە خەڵکی نیە تەنها بۆ خوای گەورە دەکەین و ئەمە لە خزمەتی هەموو کەسی داینە لە هەر شوێنێکی کەسێک بخنچێتن ئەمە دەچین خزمەتیان دەکەین و مەمنونشانین کاک عارف لەگە دەستپێکردنی هاوین حاڵەتەکانی خەنکان زۆر دەبێت چ داواکاری دەیە لەو خەڵکانی دێنە سەر زێ وەڵی داواکاریم ئەوەیە چاکەتی سەلامەتی نەجادەی پێ دەڵێن بە 5,000 بە 10,000 هیوادارم هەر کەسێک دێتە سە ئەو زێ هەر سەهر زەیەکی هەر شوێنێک ئەو چاکەتەی لەبەرکاتن گیانی مرۆڤ زۆر مهمتر لە پارەی ئێستا کە ئەو چاکەتەکە لە بەرت بیتن بێ ناو زێش ئەگەر ماندی بی دەتاین لەسەر ئاوێبی ناچێ بن ئاوێ کەسێک دەدگاتی دەردەینی بەڵامە تو بێ چاکەتی سەلامەتی دێ ناو ئاوێ لە مەزبەحی فێرە مەلوانی بیتی دێ ملی خۆت لەو زەیدەنی هیوادارم زجی دایک و بابتان مەستن بکەنە خاتری ئەو خوایەوە چەند جارە داوا بکەین لە خەڵکی مالی خۆتان کاول مەکەن چاکەتی سەلامەتی بە 5,000 5,000 10,000 گرانەکەی گیانی مرۆڤ لە هەموو شتێکی مهمترە خۆتان بپارێزن لەو ئاوەی لە هەموو ئاوەچی چاکەتی سەلامەتی لەبەرکەن ئەمە داواتان دەکەی وەکو برایەک چاوتان ژمازەکەم بە خێر من سەرچاو و سپاس بۆ کەناڵەکەتان بەڵێ بنێرانی پایتەخت میدیا لە ئێستادا گەڕان بەردەوامە بە دوای تەرمی عومەری تەمەن 20 ساڵان لە زێی گەورە تیمی غەواسی خەبات لە ژێر ئاو سەر ئاو بەردەوامن لە گەڕان